خۆ دەچمە شاری هەڵەبجەکێک لە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵمان دەبێت سەبار بە گرنگی پێدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە توێژی گەنجان و تایبەت بە بنەماڵی شەهیدان چی دەبێت بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کارزان شەهید عەبدوڕەحمان مەلا گاهیر کاندیدی ژمارە 5 لە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن کارزان سڵاو لە بێبانی باش سوپاس بۆی کە لە بانی ئەمڕۆی کوردستان نویز لەگەڵ ئێمە ئامادەیت. سڵاو بۆ ئێوەی بەڕێز بەیانیتان باش سڵاو بۆ بیسەر و بینەری کەناڵە بەڕێزەکەتان من کارزانی شەید عەبدوڕەحمانی مەلاتایەرم کاندیدی ژمارە 5 لەسەر لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی هەڵەبجە. کاک کارزان کارنامەی بەڕێستان بۆ ئەم خولەی پەرلەمانی کوردستان چی دەبێت بۆچی دەبێت دەنگدەر دەنگ بە بەڕێزت بە چ پرۆژەیەک چ کارنامەیەک بۆ پەرلەمانی کوردستان پێشکەش دەکەیت یاخود بڵێنی چی بە دەنگدەرەکانت دەدەیت؟ سەرەتا سڵاو ڕێزم بۆ دەنگدەرە بەڕێزەکانەیە و بۆ دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەیە لەسەر جەم بازنەکانی پرۆسەی هەڵبژاردن و بە تایبەت بازنەی هەڵەبجە. بێگومان کارنامە و پرۆژەکانی ئێمە وەکو کاندید من خاڵی یەکەم بە حکمی ئەوەی کە کوڕی شەهیدم سەری ڕێز و نەوازش لە بەردەم گوڵکۆ و مەزاری پیرۆزی شەهیدانادا ئەنەوێنم. داواکاری خانەوادەی سەربەرزی شەهیدان داواکاریەکی ڕەوایە داواکاریەکە کە حەق بە خوێنی شەهیدەکەیان ئەداتەوە ئێمەش لەو پێناوەدا خەباتەکەین و تێئەکۆشین. مەسەلەن بۆگو کارنامەی پرۆسەی خوێندن بۆ کچ و کوڕی سەربەرزی شەهیدان و پێدانی سولفەی زەواج و بابەتی سولفەی عەقار بتوانین لە ڕێگەی پەرلەمانەوە بە دەرکردنی یاسا مەعنیەکان سەر بە وەزارەت و بەڕێوەبەرایەتە گشتیەکان کاری جددی بۆ بکەین و هەروەها بۆ جوتیارە بەڕێزەکان بۆ برایانی پێشمەرگە و بۆ گەنجە خوێنگەرمەکانی ئەم نیشتیمانە و بۆ داکۆکی کارێکی سەرسەختی مافەکانی خەڵکی سنوورەکەمان تێدەکۆشین. هەرچیەک داواکاری خەڵکی سنوورەکە بێ لەگەڵ کاتا ئێمەش ئەتوانین ئەگەر متمانەی ئەوان بەدەستبێنی بۆ پەرلەمان کاری جددی لەسەر بکەین. ڕۆڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە برەودان یاخود لە بایەغدان بە گەنجان بە گشتی چی دەبێت وەروەها یەکێک لە خاڵەکانی دیکە بۆ کەسوکاری شەهیدان بۆ کەسوکاری ئەنفالکراوان ئێوە چ کارێک دەکەن یاخود چۆن هەوڵ ئەدەن کە خزمەت بەم توێژانە بکەن؟ یەکێتی خۆی حیزبێکە مام جەلال بە ڕەحمەت بێت هەر بە گەنجی هاتەکایی سیاسیەوە و بۆیە گرنگیەکی تایبەتی بە گەنجداوە و کەسانی بە تەمەنیشی لە یاد نەکردووە هەمیشە ڕێزگریان بۆ لە ئەزمونەکانی فێر بووە. گەنج ئەلای هەمووان ڕوونە هێزی نیشتیمانێکە ڕەوتی گۆڕانکاریە دەنگیونێن بۆ گۆڕانکاری کاتێ باسی گەنجەکەی هێز و توانات بەبیر دێتەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەم پێناوەدا جەختی گرنگی لە خزمەتی گەنج کردووەتەوە و کەسوکاری سەربەرزی شەهیدانیش کچ و کوڕەکانیان بە حکمی ئەوەی خۆم کوڕە شەهیدم باش لە مراعات و لە ژیان و لە ئیمکانیان تێئەگەم. بۆیە هەلێرەوە داوا لە بەڕێز سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم هەر وەکو چۆن لە دوای کۆنگرەی 5 بە گروتینێکەوە بە گەنجانەوە بۆ جێگرەوەی مامی ڕەحمەتی ئەمڕۆ سەرۆکایەتی حیزبەکەی دەکا داکۆکی کارێکی سەرسەختی خانەوادەی سەربەرزی شەهیدان بێت چونکە ئەو ئازادی و سەقامگیری ئەمڕۆ لە کوردستان و ناوچەکە ئەگوزەرێ خوێنی ئەوان بووە و گیانبازی برا پێشمەرگەکان و پاسەوانەکانی ئەم نیشتیمانە بوون. بۆیە منیش ئەگەر متمانەی دەنگدەرانی خۆم گەنجەکان خانەوادەی سەربەرزی شەهیدان کۆمەڵانی خەڵکی سنوورەکە بەدەست بێنم دڵنیا بن وەکو چۆن باوکم ئاسا لە ساڵی 1994 لە هەموو دیبیت و باسەکان ئاباسیەکەم گیانی خۆی کرد بە قوربانی لە هەڵەبجەی شەهید لەسەر ئازادی ناوچەکە منیش کوڕی ئەو پیاوەم و هاوڕێی نیوەڕێ نابم و لەم پێناوەدا تێئەکۆشم. دڵنیا بن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزەیە کە ئەمڕۆ بۆتە سەقامگیری و ئاوەدانی ناوچەکە ئەو هێزەیە کە ڕێگە لە کیانە سیاسیەکان و هێزە نێودەوڵەتەکانیش تەنانەت بە دیبلۆماسیەتی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و سەرۆکە گەنجەکەی دەیکا بە پشتیوانی کۆمەڵانی خەڵکەکەی دەیکا بووەتە ئومێدێکی نوێ بۆ ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستان. بۆیە ئەوەش خەڵک بڕیارەدات دڵنیان بڕیارەکەیشیان بڕیارێکی گرنگ و چارە نووسازە. بە نیسبەت گەنجەوە من لە ناو گەنجام وەکو خۆم کە گەنجم ئەدەبەکەم ئەوە ڕوونە کە گەنجەکان ئەمڕۆ ئومێدێکی گەورەیان لە سەرکێتی نیشتیمانی کوردستان و کۆی گشتی پرۆسەکە هەڵچنیوە. بۆیە من
بەڵێنیان پێ ئەدەم لێرەوە کە وەک هەمیشە داکۆکی لە مافەکانیان بکەین و خواست و پێداویستەکانی گەنجانیش بەجێ خۆی و بەڕێی خۆی بگەێنین. گەنج لەگەڵ ڕۆژگارە داواکاریەکانیان دەگۆڕێ، نابێ ئێمە تەنا بڵین ئەوەمان بۆ گەنج کرد و بابەتەکان لێدا بخەین. یەکێتی نیشتیمانی کوردستان بە گرنگیەوە لە پرسی گەنجان دەڕوانێ، لە خانەوادەی سەربەرزی شەیدان دەڕوانێ. بە حکمی ئەوەی من ئێستا لە شاری هەڵەبجەی شەید، شاری شەیدان، شاری ئاشتی و پێکەوە ژیان، شاری پێکاتە جیاوازەکانەوە قسە دەکەم. خاوەنی 5,000 شەیدی کیمیابارانە. من ناتوانم باسی ئەو تراژیدیایە، باسی ئەو کارە ساتە بکەم کە بەسەر خەڵکی هەڵەبجە هاتووە، بەڵکو ئەتوانین ئێمە بەشێک بین لە چارەسەری ئەو کێشانە بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی بۆ ئەو کەسانەی کە خانەوادە سەربەرزەکانیان بەدەستی ڕژێمێکی فاسیستی بەعز لە سێدارە دراوە یاخود ئەنفال کراوە. بۆیە ئەبێ ئەگەر ئێمە پشتیوان بەخودا و بە دەنگی کۆمەڵانی بەڕێزی خەڵکی سونورەکە کۆتاییمان بە حکمی تاکڕەویەنە ئەو دەسەڵاتە معنیانە لە وەزارەتە خۆجیەکان بکەوێتە دەستیەکێتی نیشتیمانی کوردستان، ئەو کاتە با خەڵکی سونورەکە گلەی لە ئێمە بکەن. بەداخەوە ئەمڕۆی ناوچەکە بەدەست قۆرخکاری لایەنێکی سیاسیەوە دەناڵێنێ، پشکی شێر دەبەنە سنوورێک و سنوورێکی کە دەگەن بە قوربانی. دڵنیابن ئەوە یەکێتیە دەکەوێتە سەر وەکو کاندیدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی هەڵەبجە لە سنوور لە ناوچەی هەڵەبجە. چ بەڵێنێک بە هەڵەبجەیەکان دەدەیت؟ چۆن دەتوانێت خزمەت بە گەنجانی هەڵەبجەکەیت تایبەتی لە ڕووی دابینکردنی هەریکارەوە باشترکردنی بژێوی ژیانیانەوە هاوکاتیش کە سوکاری شەیدانی هەڵەبجەش بە هەمان شێوەز ئەوانش دەبین ناکەن. بەڵێنی تۆ بۆ ئەوان چی دەبێت؟ وەڵای خۆی نەبوونی هەلی کار لە سنوورەکە کورد دەڵێ دەردێکی کوشندەیە، هۆکاری کۆچی گەنجانە. بۆیە ئێمە ڕێگری لەم بابەتە دەکەین و کەوتونەتە سەر پێی خۆمانەوە کە میشتێکێتی نیشتیمانی کوردستان و گەنجەکان. دڵنیابن ئەگەر متمانەی دەنگدەران بە جدی بەدەستبێنین و ئەگەر بەدەستی نێن هەرێک لە هاوڕێکانمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان بچێتە پەرلەمان، دڵنیابن لە ڕێگەی وەزارەتی پەیوەندیدارەکان، لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان، لە ڕێگەی ئەو یاسا معنیانەی کە سەر بە هەلی کار و کردی کارن لە سنوورەکەدا ئێمە دەستی بۆ ئەبین و کاری لەسەرەکەین. گەنجەکان خۆیان شایەتن کە من گەنج بوو لە ناویانام لە بواری وەرزش بە حکمی ئەوەی 8 ساڵە مامۆسام لە ئامادەیەکان و پەیمانگاکانی سنوورەکە هەمیشە داکۆکی کارێکی پەروەردەییان بووم. بەڵێنیشیان پێ ئەدەین، هاوڕێی نیوەڕێیان نابین، لەگەڵ گەنجەکان خەباتەکەین و تێکۆشین. یەکێتی نیشتیمانی کوردستان مادەم دەسەڵاتداری سنوورەکەی و ئەمڕۆ فەرمانڕەوایی سنوورەکە دەکا ئەبێ گلەی گەنجەکانیش لە ئەستۆ بگرێت و پێویستە گەنجەکانیش لەم مەرحەلا پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن هەتاوەکو داکۆکی کاریان بین. هەڵەبجە خۆی گرنگێکی تایبەتی هەیە لە سنوورەکەدا بە حکمی ئەوەی کە خاوەنی هەیکەلێتێکی ڕۆشنبیریە، بە تایبەتی سنوورێکە کە پێکاتە جیاوازەکان لە خزمانی هەورامان، لە خزمانی کاکەیی، لە سەرجەم عەشرەت و پێکاتەکان چڕ بۆتەوە لەم سنوورە. ئەتوانم بڵێم سنوورێکی با بڵێن بە زمانی خۆشمان عەشایەریە و لە ناو عەشایەریشە ڕەوتی پەروەردە و عیلم و مەعریف و زانست بەسەر کۆمەڵانی سنوورەکەدا زاڵ بووە. ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ئاڵانکاری و گۆڕانکاری و ئەم پێکەوە ژیانی سنوورەکە بە دەرفەت بزانێت بۆ خزمەتی زیاتر هەتاوەکو ئەوانش بتوانن متمانێ دەنگەکانیان بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن. من تەنها بەڵێنێک بە خەڵکی هەڵەبجە و بە گەنجەکانی دەدەم، بە خانەوادەی سەربەرزی شەهیدانی دەدەم، هەر ئەوەیان پێ دەڵێن دڵنیابن ئارامی و سەقامگیری ناوچەکە بە گیانبازی بە خوێنی شەهیدەکانمان بووە، بە هەوڵ و مادووبوونی خانەوادەکانتان بووە. بۆیە مەیەڵن چیتر لایەنێکی سیاسی وەکیانێکی سیاسی یاخود ئەدەبەکەم حیزبێک کە تازە هاتوۆتە کایە سیاسی بێ منافەسەی ساڵی 1975 یەکێتی و 27,000 شەهید یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەمڕۆدا بکات و هەل ئەوروپیان ئەڵێن ئەوە خەیاڵ پڵاویەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیچ جۆرێک ناچێتە منافەسەی حیزبە بچووکەکانەوە، بەڵکو داکۆکی کارێکی سەرسەختی گشتی مافەکانی کۆمەڵانی بەڕێزی خەڵکی سنوورەکە دەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز کازان شەید عەبدوڵڕەحمان مەلاگاهی کاندیدی ژمارە 5 لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ تۆ، سپاس بۆی کە لە بانەی ئەمڕۆی کوردستان لەگەڵ ئێمە مادەبیت.